ئێرە شارۆچکەی چەمچەماڵە. هاوڵاتیان کاتێک گوێبیستی حاڵەتی کوشتن و توندوتیژی دەبن ڕاستەوخۆ گومانیان بۆ بەکارهێنانی چەک دەچێت. لەم راپۆرتەدا دەمانەوێت بزانین چەک هەڵگرتن و ئاستی بەکارهێنانی چەک لەم شارۆچکەیەدا چۆنە. هاوڵاتیانی چەمچەماڵ نیگەرانن لەوەی خەڵکی وا دەزانن ئەوان چەک هەڵگر و شەڕانگێزن. دەڵێن چەمچەماڵ سەدان خەڵکی تێگەیشت و ڕۆشنبیری تێدایە، بەڵام بەهۆی ئەوەی شارۆچکەکەیان دەکەوێتە ناوچەی گەرمیانەوە و لە کۆندا و لە ساڵەکانی ڕابردوودا مەترسی داگیرکاری لەسەر هەبووە، بۆیە دانیشتوانی ناوچەکە چەکیان هەڵگرتووە و دەژڵێن ئێستا چەک هەڵگرتن لێرەدا زۆر کەم بووە. ئەگەر بڵێم لە 100 تا 80 خەڵک گۆڕاوە مستەقە بووە نابێتە درۆ. سە گەنجەکانمانی مرۆ سوپاس بۆخوا لە چەک درۆکەوتنی هیوایەتی سیارەی جوان وایلی مواسەفاتە. کاڵگرە چاکۆگرتن نەماوە ناسە جوڵە بەو شێوەیە. مەگەڵەوانی کەوا سەر بە دەستگا ئەمنیەکان بن چەکیان پێ لە ئینجازە دێنەوە چاکە لە ماڵەوە دانێن مەگەر سوتفر لە بازارە لە شەر نەبەخوا چەکدارن لەسەر ماڵە. ئەم چەک سازە ساڵانێکی زۆرە لە چەمچەماڵ کاری چاکردنی چەک دەکات. ئەو دەڵێت لە ساڵەکانی ڕابردوودا بە بەردەوامی چەکیان هێناوەتە لای، بەڵام لە ئێستادا سەردانی کەرانی زۆر کەم بوو و دەژڵێت ئەوانی چەک دەهێنن بۆ چاکردن پیاوانی بەتەمەنن. خەڵکی دەشتێنە نردێتی دووربینی بدەن ئەنجاتر بتوێت تەفلیژی خەباغ و ئەو شتانی دەرێت بە زۆری خەڵکی بەتەمەن دێ بۆ لای من، یعنی خەڵکی مناڵ و ئەوانە بێ من چەکی بۆ چا ناکەم، یان گەنج یان بەتەمەن، بە زۆری زیاتر خەڵکی دەشتەکە دێ بۆ لای من. سەردانی قایمقامیەتی چەمچەماڵمان کرد. قایمقام پێی ڕاگەیاندین پێش ئەوەی بڕیاری قەدەغەکردنی چەک ڕابگەیەنرێت. ئەوان هەستاون بە کۆکردنەوە و ڕێکخستنەوە و بەکارهێنانی چەک و فرۆشتن و داخستنی ئەو شوێنانەی کە کاری فرۆشتنی چەکی تێدا دەکرا و تاکو و بەکارهێنانی چەک لەم شارۆچکەیەدا سنووردار بکرێت. لەگەڵ هەر هەموو ئەوانەی کە کڕین و فرۆشتن دەکەن فۆرمێکمان بۆ دروست کرد لەکوێ دەکرێت جۆری چەکەکەی ژمارەکەی و بەکوێی دەفرۆشێ. برابەرزەکانی پێشخۆمان هەم هێزەکانی پۆلیس و ئاسایش هەم قایمقام و بەڕێزەکان هەوڵی باشیاندا، بەڵام ئێمە بە بەرنامەتر هەوڵماندا لە ڕێگەی زانکۆ پەیمانگاکان گروپمان دروست کرد لە گروپی سۆشیال میدیا نا بۆ چەک بەڵێ بۆ گوڵ. کۆمەڵە گەنجمان دروست کرد لە ناو شارە دەسوڕانەوە چەپکە ڕیحانە ڕەشەیان بەدەستەوە بوو بۆ ئەوەی هەر کەسێک دەماچەی بەکەلەکەیەوە بادیوت کاکە خاڵە ئەم چەکەت دانێ ئەو چپکە ڕیحانە ڕەشەی بخەوە باخەڵ، چونکە ئێمە باو باپیرانمان کە سەردانی کەس و کارمانیان دەکرد بە ڕیحانە ڕەشەوە لەبەر پشتێنیان دەنا نەک بە دەماچە. چەمچەماڵ شارۆچکەیەکە سەر بە پارێزگای سلێمانیە. ژماری دانیشتوانەکەی بەناحیە و گوندەکانی و دەوروبەریەوە 200,000 کەس دەبێت. لەو ژمارەیە 55,000یان دانیشتووی چەمچەماڵن. لە ساڵی 2022دا 127 شەک لەم شارۆچکەیەدا دەستی بەسەرداگیراوە و بەپێی ئامارەکان 15 حاڵەتی کوشتن و 16 حاڵەتی بریندارکردن بە چەک لەم شارۆچکەیەدا تۆمارکراوە. هانۆ ئەحمەد، وێستگە نیوز، سلێمانی.